الحمد لله رب العالمين، والصلاة والسلام والتكريم والتعظيم على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. خوشكو براي إيمان دارم، السلام عليكم ورحمة الله وبركاته. پیغمبر عزیز و خوشویستمان صلاة و سلامی لسر بیا لفرمایشتێک ئەفەرمێت و تەوسیەیە بۆ ئومەتە نازدارەکەی، أفرمت لا يستقيم إيمان عبد حتى يستقيم قلبه، ولا يستقيم قلبه حتى يستقيم لسانه، ولا يدخل رجل الجنة من لا يأمن جاره بوائقه. حديث صحيحة حضرت أنس لبيغمبري خواه بمان باسكات أفرمي بيغمبري خواه فرمي إيماني هيج عبدك هيج بنديك یا هیچ کەسێک لە ئێوە بەڕاستی ئیستیقامەی نییە و جێگر نییە و تەواو نییە، ئیمانێکی تۆکمە و بەقووەت نییە حەتاکو بەڕاستی دڵی ئیستیقامەی نەبێ و دڵی جێگر نەبێ، حەتاکو ئەو دڵەی پڕ لە ئیمان و مەحەبەت و خۆشەویستی خوا و پێغەمبەر و مسڵمانان و ئیمانداران نەبێ، و فەرمووی ئەو دڵەی جێگر نابێ پڕ لە ئیمان و مەحەبەتی خوا و پێغەمبەر و خۆشەویستی خوا و پێغەمبەر و مسڵمانان و ئیمانداران نابێ حەتاکو ئەو زبانەی ئیستیقامە ئەگرێ و جێگر ئەبێ، یعنی خوو ئەگرێ بە وتەی جوان و ئاکاری جوان و فەرمایشتی جوانەوە. لە کۆتایی فەرمایشتەکە پێغەمبەری خوا فەرمێت هیچ پیا و ژنێک ناڕۆنە بەهەشتەوە حەتاکو دراوسێکەی لێی ئەمین نەبێ لە شەڕ و لە خراپەی زبان و ئەندامەکانی و هەموو جەوارح و دەست و زبانی. پێغەمبەری نازدار وا تەوسێ بە ئومەتەکەیەکە، ئومەتە نازارەکەم، ئیمانتان تەواو نییە، جێگر نابێ تا دڵت جێگر نەبێ. ئەمە ئاماژەی بە ئاەتی قورئان یەومە لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. أو قلب سليم زور مهمة، زور گرنگە بۆیە عارفان و خوانەسان ئەهلی زوهاد و تەسەوف و عرفان هەمیشە بایەخ بەو قەلبە ئەدەن، چونکە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەو دڵە ئاگاتان لەو دڵە بێ، پارچە گۆشتێکە لە جەستە ئینسانە ئەگەر چاک بێ هەموو ئەندامەکان چاکە بێ، ئەگەر خراپ بێ هەمووی خراپە بێ. ئەلا وهي القلب وهي القلب قلب المؤمن عرش الرحمن. دڵی ئینسانی ئیماندار و باوەڕداری تەواو جێگەی نەزەری ڕەحمەتی پەروەردگارە، ئەو دڵەیە بڕیارەدا، ئەو دڵەیە ئیعازەدا بە ئەندامەکان. بۆیە ئەفەرمێت ئەو دڵەی جێگر نابێ هەتاکو پاک نەکرێتەوە، هەتا پڕ لە ئیمان نەبێ لە مەحەبەتی خوا و پێغەمبەر و خەڵکی مسڵمان و ئیماندار و چواردەوری خۆت نەبێ. اینجا فەرمێت ئەو زبانەت هەتا ئەو زبانەت جێگر نەبێ پاکەوە نەبێتەوە، چونکە زبان ڕافەکار و تەفسیرکار و تەعبیری ناو دڵ ئەداتەوە. ئەڵێ مەنجەڵ چیتیایە ئەوەی لێ ئەڕژێت، دڵی ئینسان چیتیایە زبان ئەوە دەرئەبڕێت. بۆیە پێغەمبەری خوا ئەمانەی بەستۆ بە یەکەوە، ئاگاتان لە زبانتان بێ، ئاگامان لە زمانمان بێ، هەر بە زبان و بە لیسانە ئینسان داخلی ئیمان و دائیرە ئیمانە بێ. ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وأشهد أن محمد رسول الله. وهر بزبان إنسان كفرك ناشكريك لدائرة إيمان وإسلام رادة دروا. وهر بوزبانية إنسان لا يخوا وخلق إخوا خوي جوانك. وهر بوزبانية إنسان لا يخوا وخلق إخوا خوي ديزون وقيزون ناشرينكات. عزيزان وخوشويستان، پیغمبری نازدار من صلاة و سلامی لسر بێ لە فەرمایشتێکە فەرمێت أبو سعيد الخضري بما نقرنته فرمي پیغمبر فرمي إذا أصبح ابن آدم فإن الأعضاء كلها تكفر اللسان تقول اتق الله فينا اتق الله فينا فإنما نحن بك فإن استقمت استقمنا وإن أعوجت أعوجنا. أفرميت پیغمبری نازدار صلى الله عليه وسلم أفرميت كاتك همو إنسانك بياني أكاتوا
همو أعضاء وأندامكاني إنسان براسي لزبان أترسن دستا قاچا چاوە هەموو ئەندامەکانی ئینسان ئەڵێن بەزبان ڕوئەکە نەزبان بەزبانی حاڵ ئەی زبان هاوار بۆ تۆ ئەی زبان ئێمە کەفاڕەی تۆ دەین بیکە بە خاتری خوا ئاگای لە ئێمە بێ ئەی زبان لە خوا بترسە ئەگەر تۆ ڕێک بی ئەگەر تۆ باش بی ئەگەر تۆ مستەقیم بی ئەگەر تۆ ڕاست بی ئەگەر تۆ دەم بە زکر بی ئەگەر تۆ باش بی ئێمەش باشە بین ئەگەر لاددا ئەگەر خراپ بی ئەگەر کوفر بکەی ئەگەر زەم بکەی ئەگەر بوهتان بکەی ئەگەر لادەی ئێمە شەومان لابین و لارە بینەوە بۆیە زبان تعبیری ناو دڵەداتەوە بۆیە ئیمامی غەزالی علەمای کیباری تەسەوف و عیرفان لإحياء علوم الدين أفرميت رضا ورحمة إخوائي للسربية أفرميت نزيكي حفتا تاواني زبان هي حضرت معاذ لبيغمبري برسي يا رسول الله بو إيمال لسرق سكان من محاسبة يكرين محاكمة يكرين سزاء أدرين بيغمبري خوافة داي كدرول الرود بو بكاء أي تشون محاسبة ناكرين أي أو خلقاء بوجهها أخرين جهنم سزا ئەدرێن ڕسواکرێن لە قیامەتە هەمووی بە زبانیان بەهۆی زبان و لیسان و زبانیانەوەیە معاذ فەرمووی جا مانای وایە زبان ئیتر ئێمە بێ هەمیشە و دائیم ئاگامان لە زبانمان بێ بۆیە من سەکەتە سەلیمە بۆیە ئینسان کە ساکت بوو سەلامەت ئەبێ بۆیە ئازیزان و خۆشەویستان پێغەمبەری نازدار لە چەندین فەرمایشدا تەکید لەسەرەوە کاتەوە ئەفەرمێت المسلم من سلم المسلمون من لسانه ويده مسلماني تواويا كوا مسلمانان إيمان داران لو زباني أمين بن لدستي أمين بن أما إسلام دين اشتسر أخلاقك عزيزان وخوشويستان لكو تاي فرمايشتكا أو بيغمبر ناس دار باسي دراوسيكا چونك دراوسيه كچاك أبي كباش أبي كريكو بيكا بن لقلا بهوي زبانه چونك أجر زبان چاک بوو دڵ چاک ئەبێ دڵ چاک بوو ئەندامەکانەمووی چاک ئەبێ کە دڵ چاک بوو ئیمانی ئینسان تۆکمە و فولە ئیمانی ئینسان لە دەرەجە ئوولایە من كان يؤمن بالله واليوم الآخر فلا يؤذي جاره ومن كان يؤمن بالله واليوم الآخر فليكرم ضيفه ومن كان يؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليصمت پێغەمبەر فەرمێت ئەوەی کە ئیمانی بەخوا و پێغەمبەر و بە ڕۆژی دوای هەیە لسزا و برزخ و قیامت ترسيه خوا برقیبی خوی زانه بچاو دیاری خوی زانه آزاری دراوسەکەی نادا چاکە بێ لەگەڵ دراوسەکەیە و هەر کەسە ئیمانی بەخوا و پێغەمبەری خوا ڕێز لە میوانەکەی ئەگرێت حورمەتی لێ ئەگرێت و هەر کەسە ئیمانی بەخوا و پێغەمبەری خوا هەیە ئەگەر قسەی باشی زانی ئەیکا ئەگەر قسەی باشی نەزانی بێدەنگ ئەبێ بۆ ئەوەی کەوا محاسەبەی کەم بێ لە قیامەتە ئەم فەرمایشتە براسي ميزاني إيماني إنسانا مسلمان بوي إمام عمر رضا ورحمة إخوائي لسر فرمي إنسان بچيا در أكويكا چاكا يا خرافة بمعاملة رفاقتا چونك كاتك وأم شخصا كالقلتوا هاوريتا كاتب بودرك إيماني تواوى إيماني چاكا براسي التزام بدينه ومسلماني باكو بختا تميزا كاتك معاملي شرعي بيت كاتي آكار و قتاري رقو بيك بيه أميش بلغي لسر إيماني أم عبدا ضلي أم عبدا قولي أم عبدا أقر باش بيه أقر خراب بيه ما نايوا أم عبدا وأم بندا لا در الإسلام لا يداوى باس سيري خومان كين همو لا يكمان سيري وتكان من سيري آكار من سيري چوارداري خومان سيري درو دراوسي من زان درو دراوسي تاسين اللي من رازيه بويا پیغمبر فرميت هر كسيك درو دراوسي يا مسلمانان شاهد إيماني بو بدن أو باشتيه بو زبانية إنسان جوان أبي بو زبانية إنسان إيماني فول أبي بو زبانية ذكركي كأو ذكرى براسي إعازي دلا أو دلو تنوير بياكا نور بياكا روش نبيتوا بو زبانة قرآن خويني بو زبانة صلاة دي بو زبانة جوان مدى بو زبانة بهتان مكة بو زبانة غيبت مكة بو زبانة باسي خلق مكة بو زبانة آقات ليبيا براسي خوت ناشرين مكة كان كابرايا وسيا بزي طلاقي خواردو كس ناشرين خوي ناشرينكا كان شون وتي زبانتي خلقي زور جوانا بهيكلو سما بلام
وتەی ناخۆشە، قسەی ڕقا، قسەی بێتامە، بزەم و خەڵکە بوتان بۆ خەڵکە، ئەمە خۆی ناشینگەوە با مەهماکان سیمایش جوان بێ. خەڵکی شەیە بە سیما جوان نییە، بەڵام گفتی شیرینە، زبانی شیرینە، قسەی خۆشە، ئەمە بەڕاستی بە زبانە جوانەکەی خۆی شیرین کردووە. بۆیە پێغەمبەری نازداری ئەمە ئاوا تەکید ئەکاتەوە لەسەر ئەوە. ئینجا لە کۆتاکە باسی دراوسێکە، دراوسێکان ئاگاتان لە یەکتری بێ. حەزەتی عایشە فەرمی ئێمە بەلای ڕاوچەپە ئەمانڕوانی یعنی بە 40 ماڵە هەمومان بە دراوسێ ئەزانی، ئەوەی دەنگمان پێ بکات دراوسێمان بوو کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێ لە موسڵمانان ئیمانداران سێ دراوسێ هەیە، دراوسەیەکیان بەس دراوسێتی ئەهلی ئیمان نییە، خزمی نییە، جوولەکەیە گاورە، یەزیدیە بوزیە، دراوسێتە، ئەجری لەسەرتە، خوا ئەمری کردووە بیپارێزی، حورمەتی لێ بگری، ڕێزی لێ بگری، لە خۆشی و ناخۆشیە بەشداروی لەگەڵا. مەڵێ مەسیحیە، مەڵێ عارەقۆرە، مەڵێ دوور لە دینە، ئەمە ئیسلامە، ئەمری پێیەکە، چاکبی لەگەڵیا. وئین ئەحەد من المشرکین استەجارەک فأجره حتى يسمع كلام الله ثم أبلغه مأمنة. ئەمە ئیسلامە. مشرکێک داوای دراوسێتی لێ کردی، داوای ڕەفاقەت لێ کردی، داڵدەی بدە، دراوسێتی بکە، خزمەتی بکە، لەگەڵیا بە، بۆ ئەوەی کەوا ئیسلام ببێسێت بە ئەخلاقی جوانت، بە ڕەوشتی جوانت. ئیمان و ئیسلام بە بێدەنگی پێ بگەێنە، بە زۆر نابێ، بە هێز نابێ، بە قووە نابێ، بە شمشێر نابێ. بۆیە تۆ دراوسێتی بکە. ئەم دراوسێتە حەقی دراوسێتی لەسەرتە. خوا محاسبە دەکا لەسەری لە چەندین ئاەتی قورئانە. خوای تەبارەک وتەعالا ئاماژە بەوەکە بە موسڵمانان ئەفەرمێت واعبدوا الله ولا تشركوا به شيئا وبالوالدين إحسانا وبذي القربى واليتامى والمساكين والجار ذي القربى والجار الجنوب والصاحب بالجنب وابن السبيل وما ملكت أيمانكم. یەکێک لەم خوا فەرمێت ئێوە چاک بن، باش بن، ئەهلی ئیمان بن، بەندادی خوا بکەن، شەریک بۆ خوا بڕیار مەدەن، لەگەڵ باوک و دایکتانە چاک بن، لەگەڵ دراوسەی نزیکا چاک بن، لەگەڵ مسکین و فەقیر و ئەژارا چاک بن، لەگەڵ دراوسێ دوورەکانە چاک بن، لەگەڵ خێزانت و ماڵ و مناڵ و نزیکانە باش بن، و هەروەها لەگەڵ ڕێبوارەکانە باش بن. هەتا ئاخری ئاەتەکە گرنگ ئەوەیە خوا لێرە باسی دراوسێتی کردو، ئەفەرمێت چۆن لەگەڵ باوک و دایک تا تۆ چاکی عیبادەتە. خوا فەرمێت عیبادەت بۆ من بکەن، شەریکم بۆ بڕیار مەدەن، و چاک بن لەگەڵ باوک و دایکتانە، ئینجا لەگەڵ دراوسەکانتانە. ئەو دراوسێتە پێغەمبەری خوا فەرمێت با کافریش بێت حەقی دراوسێتی لەسەرتە. دووهەمیان دراوسەیە کە موسڵمان بێ و بەڕاستی دراوسێت بێ، حەقی موسڵمانەتی لەسەرە و حەقی مافی دراوسێتیش لەسەرتە بێ بیپارێزی. و هەروەها دراوسەیەکەیە موسڵمانە، خزمتە، بەهەرحاڵ دراوسێشتە. سێ مافی لەسەرتە، مافی خزمەتی، مافی موسڵمانەتی، مافی و هەروەها دراوسێتی و مافی دراوسێتی ئەوەیە کە تۆ لە خۆشییا لەگەڵ یابی، دڵی خۆش بێ، دڵت خۆش بێ، دڵی ناخۆش بێ، تەعزیەی هەبێ، ناخۆشیە بێ، بەشداری بی، لەگەڵ یابی، فەقیرە، هەژارە، هاوکاری کەی. ئەمە ئیسلامە، ئەمە ئاینی پیرۆ ئیسلامە. مسڵمانان و ئیمانداران دایکە عایشەمان ئاوا فەرمێ پێغەمبەری خوا وای فەرمووە، ئەفەرمێت دراوسێمان بۆ جوولەکە بووە، پێغەمبەری خوا بەشە گۆشتی بۆ ناردووە، دراوسێمان بۆ جوولەکە بووە، پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باش بووە لەگەڵ پێغەمبەرا خراپ بووە، ئەسحابەکانی پێغەمبەری وا بوون. هیچ بەڵگە و حجەیەکت نییە بڵێ فڵانە کەس نوێژ ناکە، فڵانە کەس عارەخۆرە، فڵانە کەس جوولەکەیە، من مەرحەبایی ناکەم. ئەمە بە ئیمان و دینی بزانی، خۆت بە بەڕاستی فەیلسوف پێغەمبەر بزانی و نەعوذ بالله خۆت بە فریشتە و مەلایکە بزانی. نەخێر، لەوە چی ئەو کەسەی کە تۆ بە کافر و مشریک ێزانی، ئەخیری تەمەنی یەک کوشە دەربە بڕێ موسڵمان بێ، لە تۆ پیاوتر بێ، لە چاکتر بێ و موسڵمانتریش بێت. بۆیە عاقیبەت مەجهولە، مەغرور نەبی بە عیبادەت، نابێ لەگەڵ دەرو دراوسیا مەغرور بیت. بۆیە پێغەمبەری خوا لەم حەدیسە فەرمایشتەی خۆیان تأكيد لسروا كاتو أفهم إيمان تان جيجر نابي تا دلتان جيجر نبي دلتان جيجر نابي تا زبان تان جيجر نبي ودراوسيتان لخوتان راسينا كان بزبان وبكر دوتان براسي نزبان تان جيجر ندلتان جيجر نإيمان تان جيجر خوالهم ولاك ما خوش به خوال عاقبة ما نخير بيري خوال وناو تاني خومن واقو دايك ما خوش به خوال بالله وباونا خوشي لا مانده خوال بالله مصيبة لا مانده خوال زبان ما جيجر كي خوال زبان ما موافقي وتو آكاري جوانو ذكرو يادي توبه خوازبان من بدور كي لهم تاوان ومعصيتك خوال بلا وباو نخوشين خمانو مالو منالو
وڵاتمان پارێزراوکەی، یا ڕەبی خوای ئیسلاحی حاڵمان بکەی، ئیسلاحی حاڵی ماڵ و منداڵمان بکەی، یا ڕەبی خوای ئەوانەی داوای دوعای خێران لێ کردوین لە ناوەی وڵاتن لە دەرەوەی وڵاتن، ئەگەر گرفتیان هەیە کێشەیان هەیە، زاڵم زوڵمی لێ کردوون، بوهتانیان بۆ دروست کردوون، خراپەیان بەرامبەر کردوون، مەکر و کەید و حیلە و فێڵان بەرامبەر کردوون، یا ڕەبی خوای گیان فریایان کەوە، خۆت عادلی پەروەری، خۆت بەتوانای پەروەردگارە، بە قودوس هێزی خۆت فریایان کەوە ڕزگاریان کە، ئەوانەی کە نەخۆشیان هەیە خوایە لە ناوەی وڵات لە دەرەوەی وڵات لە خەستەخانە لە ماڵە، خوایە شیفای عاجز و پەلەیان بۆ بنێرە، بەتایبەت ئەو نەخۆشانەی داوای دوعای خێران لێکردن، خوایە تۆ شافیت شافی حەقیت، یا ڕەبی خوایە شیفای بە پەلەیان بۆ بنێرە، شیفاء لا یغادر سقما، شیفایە کەوایەتر نەخۆشی و ناخۆشی بە دوایە نەیە، یا ڕەبی خوایە دەپارڕینەوە، ئەوەی منداڵی منداڵی ساڵحی بەرێ، ئەوەی هێدی و ساڵحی خوایە بۆی ساڵەکەی، یا ڕەبی خوایە گیان ئەوەی مەشاکیلێ و گرفتی خوایە بۆی چارەسەرکەی، بەتایبەت مەشاکیلی عائیلەی، یا ڕەبی خوایە گیان لێت ئەپارڕینەوە، ئەوەی منداڵێ و ساڵانی خوایە بۆی ساڵەکەی، منداڵێ هەموو لایەکمان ساڵەکەی، یا ڕەبی خوایە گیان وڵاتمان کوردستانمان پارێزراوکەی لە هەموو نەهامەتێک لە هەموو نەکبەتێک لە هەموو زاڵم و ستەمکارێک لە هەموو قاتی و گرانیەک، یا ڕەبی خوایە گیان ئەمن و ئەمانی زیاترمان بێتێ، وڵاتمان زیاتر ئاوادان کەیتەوە، وڵاتمان لە هەموو شەڕ و شۆڕ و ئاشوب و فیتنەیەک پارێزراوکەی، یا ڕەبی خوایە عیزەت و نەسەڵ بۆ موسڵمانان بگەڕێنیتەوە، یا ڕەبی خوایە گیان یەکریزی و تەبایی و خۆشەویستی بخەین ناو مسلمانان، یا ڕەبی خوایە هەر هێزێ هەر قووەیە ظلم مسلمانانەکە و ظلم ئیماندارانەکە، یا ڕەبی خوایە بە جنود و سەربازی خۆت، یا ڕەبی خوایە تێیان کەوە لە ناویان بەرە، مسلمانان سەرخە، مسلمانان ڕزگارکە لە هەر ئەرز و لە هەر شوێنەکان، یا ڕەبی خوایە دەپارڕینەوە بە ئیمان و بمانشێنە و بمان بێنن زیندومان کەرەوە، یا ڕەبی خوایە لە ڕۆژی قیامەتە لەسەر پردی سیرات پێغەمبەری نازدار بانگمان بکە صلی الله علیه وسلم، وەک بەرقمان پەڕێنێتەوە بۆ سەر چیمەنەکانی بەهەشت، بۆ سەر حەوزی کەوسەر، بە دەستی میوارەی خۆی ئاوی کەوسەرمان باتێ لە توینە گوەتی دنیا و قیامەت ڕزگارمان بێ، یا ڕەبی خوایە دەپارڕینەوە، ئەوەی بەشدار بووە لەم مزگەوتە لە خزمەتی ئەم مزگەوتە لە ئەوەڵ خشتیوە تا ئەو کات و ساتە ئەم مزگەوتە ئەمێنێ، یا ڕەبی خوایە ڕەحم بە خۆی و ماڵ و منداڵ و ئیمان و دینی بکە، ڕزق و ڕۆزی زیاتری بە، یا ڕەبی خوایە هاوکاریان بکە خۆیان و ماڵ و منداڵیان بە یەک دینار و تمەن و دینار دایانە، یا ڕەبی خوایە گیان بە هەزاران هەزار قات خەرەبیان بۆ بکەیتەوە، یا ڕەبی خوایە دووگیت کەشتی نەجاتیان دەفعی بەڵا و مصیبەت و ناڕەحەتی لە ئێمەش و لەوانش و تەواوی مسلمانان. آمين آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين.